کاتەوە هەموو کاتێکتان باش فەرمونێەوە و گەشتی بەرفراوانی هەواڵەکانی سەردێوارەی ئەمڕۆ. دووبارە سڵاو. چالاکیەکان لە دژی گۆشەگیری و ئەشکەنجەی سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان درێژەیانەیە لەو چوارچێوەیەدا پاژنیوەڕۆی ئەمڕۆ لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا جوانانی کورد چوونەتە سەر بارگای ڕێکخراوی بەرگرتن لە ئەشکەنجەی ئەوروپا کە بە CPT ناسراوە بارگاکەیان داگیر کردووە. دوانیوەڕۆی ئەمڕۆ لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا جوانانی کورد بۆەوەی سەرنجەکان ڕابکێشنە سەر گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان چوونەتە سەر بارگای ڕێکخراوی بەرگرتن لە ئەشکەنجەی ئەوروپا CPT و بارگاکەیان داگیر کردووە. جوانان هەڵوێستی CPTیان بەرامبەر بە ئیمرالی شەرمەزار کردو و داوایان کردووە کاری جددی لەسەر گۆشەگیری ئیمرالی و چارەنووسی ئۆجلان بکە. ئەمە و پۆلیسی فەڕەنسی پەلاماری جوانانی کوردی دا و دەستگیری کردوون تام ساتانەش ئازاد نەکراون. بەڵێ هەر ئەمڕۆ ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پارتی کارگەرانی کوردستان پەکەکە موراد کەرەیلانیش لە دیمانەیەکدا لەگەڵ ڕادیۆی وڵات زۆر مژاری ڕۆژی هەڵسەنگاندووە. یەک لەوانەش گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان بووە. لەو بارەشە وتوێتی لە گۆشەگیری زیاتر ئەشکەنجە لەسەر ئۆجلان پەیڕەو دەکرێت. اونها لەسەر سەرۆکەتی شتە تێگوتنها تجدید بأساس او هفوكي تجديد يعني تشتي إمرالي او ناكي ناين زمان لور جا تجديد پر گرانتر تشتكي يعني سيستمكي بردائم وك اشكنجه او هي يعني او سيستما نهي روهين گرانتر بيه يعني لازمه مثلا حوالي ما گل ما رایا گشتی بزانم آنها وی دمیدا لسر سروکا پو تجدید و سیستم اشکنجه گرام بیا نه گرام بیا یعنی تکیلی سروکتیش دنیا هاتی قد کرنه işte ev zaktek vusaya yani ev vusa işkence fiziki per grantire. بەڵێ حوتی نیسان لە سەرتاسەری گیان چالاکی بۆ ئازادی ئۆجلان بەڕێوە دەچێت. لەسەرەوەش هاوسەرۆکایەتی کە جەدەکەی ئەوروپا بانگەوازی لە گەلی کورد و دۆستانی کردووە تا بە فراوانی بەشداری لەو چالاکیەدا بکەن. دیوانی گشتی هاوسەرۆکایەتی کۆنگرەی جڤاکی دیموکراتی کورد لە ئەوروپا کە جەدەکە لەسەر بەردەوامی گۆشەگیری سەختی سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان لێدوانێکی داوە و تێیدا سەرنجی ڕەشێشاوەتە سەر هۆکارەکانی گۆشەگیری و هێرشەکانی سەر ئۆجلان و ڕێگەیاندووە. پیلانی دەوڵەتانی کاپیتالیزم لەسەر ڕۆژهەڵاتی ناوین بە گەلەکۆمەی 9 ئۆکتۆبەری ساڵی 1998 دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان دەستی پێکرد. ئەو پیلانجێڕیا بە ئەرێکردنی داگیرکردنی عەفرین درێژەی پێدەدرێت کە جەدەکەی ئەوروپا ڕاشی گەیاندووە. ئامانجی هێزە پلانجێڕەکان دیلکردنی هزر و فەلسەفەکەی ئۆجلانە، بەڵام دەوڵەتی داگیرکەری تورکیا و هێزە سەردەستەکان کە قڕکردن بەسەر کووردا دەسەپێنن دەبێ بزانن نە بە داگیرکردنی عەفرین و نە بە دیلگرتنی ڕۆشنایی ڕۆژهەڵاتی ناوین ناتوانن هزر و فەلسەفە و ڕۆڵ و کەسایەتی ڕێبەراپۆ ئاستەنگ بکەن، چونکە پارەدیگمایی سەرۆگاپۆ بووە بە هیوا بۆ گەلی کورد و گەلانی هەر چوار لای جیهان کە جەدەکەی ئەوروپا
بۆ وەستانەوە لە دژی بەردەوامی پلانگیێڕی سەر ئۆجەلان و گەلی کورد و ڕۆژهەڵاتی ناوین ئاشکرای کردووە لە ڕێکەوتی حوتی نیساندا لە ئەمریکا و کەنەدا بگرێتە ئوسترالیا و ژاپۆن لە ئەوروپاوە تاوەکو ئەفریقا لە سەرتاسەری جیهان چالاکی بۆ ئازادی ئۆجەلان ئەنجام دەدرێت و پێویستە لە سەرویانەوە گەنجان و ژان و هەموو گەلی کورد و دۆستانی کارە بەشدار بن تێیدا. لە باشووری کوردستان پیرۆزباییەکان بە بۆنەی لەدایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەردەوامن. لە شەنگاڵ بە بەشداری شەربانانی یە بە شەو یەژەشە 4 نیسان ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان پیرۆز کرا. سەرەتاش ڕێز لە گیانبەخت کوردوانی ئازادی گیرا. پاشان لە باخچەی سەرۆکایەتی بە سەدان نەمام ڕوێنران. دواتر وتەی چەندین پارت و دەستگاکانی شەنگاڵ پێشکەش کران و تێیدا قسە و باز لەسەر ڕۆڵ و پێگە و کەسایەتی و فەلسەفەی ئۆجەلان کرا. لەو چوارچێوەیەشدا ستایشی ئۆجەلان کرا لە پاراستن و ژیانەوەی ئێزیدیەکان. هەروەها کۆماچیا چەندین بەرهەمی هونەری پێشکەش کرد. ناوەندی چاند و هونەری ئێزیدخانیش شانۆگەریەکی نمایش کرد و پیرۆزباییەکەش بە شایی و ڕەشبەڵەکی کوردەواری کۆتایی هات. لە سلێمانی و دەوروبەریشی بە چاندنی نەمام لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلان پیرۆز کرا. بۆ ئەو مەبەستە هاوڵاتیان لە پارکی هەوا ریشار کۆبوونەوە و نەمامیان چاند و شاییان گێڕا. لە دەربەندی خانیش لە شاری یاری بە بەشداری سەدان کەس 4 نیسان پیرۆز کرا. لە پیرۆزباییەکەدا سڵاو لە بەرخۆدانی عەفرین کرا و ژمارەیەک نەمام جەیتون چێنران. پاشان چەندین پەیام خوێنرایەوە و ئاهەنگ و شایی کوردەواری بەڕێوە چوو. خەڵکی هەرێمی بادینانی دەلالیش لە دەڤەری شیلاتزێ لە دایکبوونی ئۆجەلانیان پیرۆز کرد. پیرۆزباییەکە لەلایەن تەبگەری ئازادی کۆمەلگەی کوردستان و ڕێخستنی ژنانی ئازادی کوردستانەوە ڕێکخرابوو. تێیدا لەسەر گرنگی و مەغزای 4 نیسان و کەسایەتی ئۆجەلان قسە و باز کرا. دواییش چەندین بەرنامەی هونەری و شایی و گۆڤەند بەڕێوە بران. لە شاری کەلاری ناوەندی گەرمیانیش بە چاندنی نەمام و خوێندنەوەی وتار و شایی جەڕان لەدایکبوونی ئۆجەلان پیرۆز کرا. لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینیش بە بۆنەی 69مین ساڵی لەدایکبوونی ئۆجەلانەوە 69 نەمام لە گوندی قەرەگۆل چێنران. لە هەرێمی قەندیلیش بۆ پیرۆزباییکردنی 4 نیسان سەدان هەوڵاتی کۆبوونەوە و وێ ڕایناشتنی نەمام شایی و ئاهەنگیان جێڕا. دەربازی باکووری کوردستان دەبین لەوێ ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایگەاندووە لە هەرێمی سەرحەد 9 سەربازی سوپای تورک کوژراون. ئەمڕۆ ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەگە لێدوانێکی نووسراوی لەسەر چالاکیەکانی دوێنێ گەریلاکانیان لە هەرێمی سەرحەد لە باکووری کوردستان بڵاو کردوێتەوە. بە پێی لێدوانەکە دوێنێ 4 نیسان لە چوارچێوەی هەڵمەتی سەرکەوتنی شۆڕژگەڕیدا گەریلاکان لە دژی بنکەیەکی سوپای تورک لە ناوچەی بایەزیدی سەربەئاگری کە دەکەوێتە هەرێمی سەرحەد چالاکیان ئەنجامدا و لە ئەنجامیەوەشدا 8 سەربازی ڕژێمی تورک کوژراون. هەپەکە باسیشی لەوە کردووە هەر لە هەمان ناوچە بە قەناز لە سەربازێک دراوە کە ئۆتۆمبیلی سەربازی پێبووە و دەرەنجام ئەو سەربازە کوژراوە. لە ئەستەمبۆڵ 25 ئەندامی هەدەپا لەلایەن پۆلیسی ڕژێمی تورکەوە دەستگیر کران.
دوێنێ پۆلیسی تورگەڵی کوتاوەتە سەر ناوەندی هەدەپە لە ناوچەی ئاڤجەلەری ئەستەمبۆڵ لە کامیەوەشدا 25 ئەندامی هەتەبەیان دەستگیر کردووە کە لە ناویاندا محەممەد شاکان هاوسەرۆکی هەدەپەی ناوچەکەژە بووە. ئەمە لە کاتێکدا دەستگیرکردن و گوشارەکانی حکوومەتی تور لە ناوخۆی تورکیا و کوردستان لەسەر کوردان بەردەوامی هەیە. لە ڕۆژانی ڕابردوشدا دەیان چالاگوان و سیاسەتمەداری کورد لە باکووری کوردستان دەستگیر کرابوون. لە پارێزگای وانی باکووری کوردستانیش هێزە داگیرکەرەکانی تورکیا بەردەوامن لە قڕکردنی سیاسی و ڕەشبگیری هاوڵاتیان. هەدەپە ڕایگەاندووە لە ماوەی کەمتر لە مانگێکدا 300 ئەندام و لایەنگریان لە پارێزگای وان دەستگیر کراون. ڕێکخستنی شاری وانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە بۆ ئەوەی قڕکردنی سیاسی و ڕەشبگیری هاوڵاتیانی وان شەرمەزار بکە. لە بارەگای خۆی لە شارەکە بە بەشداری هاوسەرۆکانی هەدەپە و دەبەپەی وان کۆبوونەوەیەکی ئەنجامدا. لە دوای کۆبوونەوەکەیان ئومید دەدا هاوسەرۆکی هەدەپەی شاری وان لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیدا ڕێگەیان کە لە 8 مانگی ئاداری ئەم ساڵەوە تا ئێستا 300 ئەندام و لایەنگریان لە شاری وان و شارۆچکەکانی دەوروبەری دەستگیر کراون کە لە ناویاندا هاوسەرۆکی پێشووی هەدەپەی شاری وان و چەندین بەرپرسی دیکەی هەدەپە هەن. ناوبراو ئاماژەی بەوەش کرد کە هێزەکانی دەوڵەتی تورک داویانە بەسەر بارەگای هەدەپەدا لە شاری وان و چەندین ئەندامیان دەستگیر کردوون. هەروەها وتیشی کە بەردەوام هێزەکانی دەوڵەت لە ناو شاردا دەگەڕێن و ئەندامەکانیان دەستگیر دەکەن. لە کۆتایی قسەکانیدا هاوسەرۆکی هەدەپەی شاری وان داوای کرد کە فشار خستنە سەریان و دەستگیرکردنی ئەندامەکانیان کۆتایی پێبێت و وتیشی کە ئەوان لە خەباتی دیموکراتیانی خۆیان بەردەوام دەبن. دەربازی باشووری کوردستان دەبین لەوێ لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان و لە دژی سیستەمی پاشەکەوتی موچە دیسان ئەمڕۆژ لە چەند ناوچەیەکی دیکە لەوانە گەرمیان سلێمانی و دەوروبەری هەروە لە هەڵەبجە خۆپیشاندان بەڕێوەچوە. مامۆستایان و فەرمانبەران سوور بوون لەسەر داواکاریەکانیان و حکوومەتی هەرێمیشیان بە سەرچاوەی هەموو قەیرانەکان ناو بردووە. نزیکەی 10 ڕۆژە مامۆستا و فەرمانبەرانی ناڕازی لە هەرێمی کوردستان هاتوونەتە سەر شەقامەکان و داوای مافەکانیان دەکەن. ئەگەرچی ژمارەیەک لە مامۆستایان بڕیاریان داوە بایکۆت بشێنن، بەڵام لە هەندێک ناوچەی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و شارۆچکەکانی ڕانیە و کۆیە و چەمچەماڵ و دەربەندیخان خۆپیشاندان بەڕێوە چوو. خۆپیشاندەران داوای مافەکانیان دەکرد. هاوکات حکوومەتیشیان بە سەرچاوی قەیرانەکان ناوبرد. لە شارۆچکەی چەمچەماڵیش لیستی هاوبەشی یەکێتی مامۆستایان ڕایەنگەیان بەردەوام دەبن لە خۆپیشاندانەکانیان و ناچنەوە هۆڵەکانی خوێندن. هۆکاری فەوتانی خوێندنی ئەم ساڵی خوێندکارانیشیان خستە ئەستۆی حکوومەتی هەرێم. خەباتی مەدەنی واتە کۆڵنەدان و پشو درێژی و دژی دەسەڵاتی ستەمکار. ئەو ڕۆژە ئێمە هاتی نەشەقام بۆ وەرگرتنەوەی مافەکانمان و گوێمان بۆ دەسەڵات نەگرتووە و گوێشی لێ ناکەین لە داهاتوودا هەتا بەدەستهێنانەوەی مافەکانمان بەردەوامین. بەردەوامیدان بە بایکۆت و چالاکێ مەدەنیەکان بە زامنی بەدەستهێنانی مافەکانمان ئەزانین و فەوتانی خوێندنی بەرپرسیارەتی لە ئەستۆی دەسەڵاتی خۆسەپێنی هەرێمی کوردستانە نەک مامۆستایان. لەلایەکی دیکەوە پەروەردەی هەڵەبجە داوای لە مامۆستایان کرد لا پێناو پەکنەکەوتنی پرۆسەی خوێندنی ئەمساڵ بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و ڕاشیگەیاند ڕۆژی شەممای یەکەم ڕۆژی دەوام دەبێت. ئاگاداری سەرجەم مامۆسایان و بەڕێوەبەر و فەرمانبەران و خوێندکاران و دایکان و باوکانی سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە شەهید دەکەین کە ڕۆژی شەممە دەوامی ئاسایی تەواوی قوتابخانە و خوێندنگاکان بەڕووی خوێندکارانی خۆشەویست ئاکرێتەوە. با درێژایی خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو خۆپیشاندەران لەلایەن هێزامنیەکانەوە ڕوبەڕووی لێدان و گرتن و سوکایەتی کرانەوە. هاوکات بە گوێرەی زانیاریەکانیش لە ئێستادا لە پارێزگای هەولێر چەند مامۆستایەک بە هۆی خۆپیشاندانەکانەوە لەلایەن بەڕێوەبەرەکانیانەوە ڕوبەڕووی سزا بوونەتەوە. بڵێ ئەم قەیرانانە ئەڵبەتە زادەی ئەمڕۆنین بە درێژایی 27 ساڵی ڕابردوو هەر هەبوون لەو چوارچێوەیەشدا هەڵبەتە لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر قاڵتر بوونەتەوە بۆیش خۆپیشاندانەکان لەم ساڵانی ڕابردوودا تا دەچێ زیاتر بوون لەو بارەوە سەبارەت بە چارەسەرنەکردنی ئەو گرفتانە با بینەر و بیسەری ئەم راپۆرتە بین.
بە درێژایی 27 ساڵی ڕابردوو حکومڕانی کوردی لە باشووری کوردستان وێ ڕێهەبوونی دەرفەتی فراوان بەڵام نەتوانراوە ژیانێکی گونجاو بۆ هاوڵاتیان دابین بکرێت. ئەوە ماوەی چەند ساڵێکیشە بەدەم چەندین کێشە و قەیرانی جۆرە و جۆر دەناڵێت لەوانش قەیرانی دارایی و نەدانی موچە. بەو هۆیەشەوە ناوناوە هاوڵاتیان لە پێناو داخوازیەکانیان بە خۆپیشاندان و کۆبوونەوە ڕژاونەتە سەر شەقامەکان بەڵام بەهۆی نەبوونی پشتیوانیکردن لیان لە ڕێگەی هێز و ترسەوە خۆپیشاندەرانیان سەرکوت کردووە تەنانەت تا ئەو ڕادەیە کە بەدایان خۆپیشاندەر لە ماوەی ڕابردوودا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژرا و بریندار بوون و هاوکات دەیان هاوڵاتی دیکەش ڕوبەڕووی دەست بەسەرکردن بوونەتەوە بەڵام هەموو ئەمانە ئاستەنگ نەبوون لە بەردەم ناڕزایەتیەکانی گەل لە کۆتایی مانگی ڕابردووەوە تا ئێستا هاوڵاتیان جارێکی دیکە لە ناڕزایی بەردەوام و ناڕزایەتیەکان گەیشتونە تەلووتکە جەماوەری ناڕازی لە پاڵ داواکردنی موچەکانیان داوای ئازادی و لاچوونی ئەو دەسەڵاتە دەکەن کە بۆتە مایی نەهامەتی و قەیران بۆیان شارەزایانی ئابووری و چاودێرانیش هاوڕان لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی خۆی سەرچاوەی دروستکردنی هەموو کێشە و قەیرانەکانە کە بەرۆشی هاوڵاتیانی گرتوتەوە پێیان وایە ئەگەر حکوومەتی هەرێم دامەزراوەکانی بە سیستەماتیک بکردایە و لەسەر بنەمای حیزبایەتی نەبوایە تەنها بەداهاتی ناوخۆ بژانەوەی کەرتەکانی کوشت و کاڵ ئاژەڵداری و پیشەزازی ئەیتوانی ژانێکی گونجاو بۆ هاوڵاتیەکانی دابین بکات. ئێستا کێش هاوڵاتیانی هەرێم بە دەستنەبوونی موچە و خراپیباری گوزارانیان ڕژاونەتە سەر شەقامەکان بەشێکی زۆری موچە و داهاتی هەرێم دەدرێتە لەشکرێک لە موچەخۆری بندیواری پارتەکان و کۆمەڵێک ڕاوێژکاری خانەنشین هەن و کەسیش ڕاوێژی پێ نەکردوون کۆمەڵێک کەسی حیزبیش بە پلەی باڵا و وەزیر خانەنشین کرا و کە ڕۆژێکیش وەزیر نەبوون بە گوێرەی ئامارەکان ئێستا لە هەرێمی کوردستان 1,400,000 موچەخۆر هەن کە لە ناویاندا 474,000 فەرمانبەرە و ئەوانی دیکەش پەرلەمانتار و وەزیر و بەڕێوەبەری گشتی و هێزە ئەمنیەکانن کە ئەوانش بەشێکیان موچەکانیان 4 تا 10 هێندەی فەرمانبەرانی ئاسایی موچە وەردەگرن. بەلایی چاودێرانەوە پارتی و یەکێتی لە ڕێگەی دامەزراندنی خەڵکی ویستیانە ژمارەی ئەندام و لایەنگرەکانیان لە فەرمانگە حکومیەکان زیاد بکەن و لە کاتی هەڵبژاردندا دەنجیان پێ بدەن. هەر ئەوە ژوای کردووە کە هەرێم ڕوبەڕووی ئەو کێشە و قەیرانانە ببێتەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا کاتی ئەوە نەهاتووە کە چاکسازی بنەڕەتی لە سیستەمی حکومڕانیدا بکرێت و سنوورێک بۆ هەموو ئەو موچەخۆرە بندیوارانە دابنرێت؟ ڕەنگە نەڕەزایەتەکەی ئەم جارەی هاوڵاتیان وەڵامێکی گونجاو بێت بۆ ئەو پرسیارە بەوەی هاوڵاتیان گەشت بنە ئاستی بێ ئومێدی لەوەی کە حکوومەت هیچ نیەتێکی چاکسازی نەبێت و بەردەوام بێت لە برسیکردنی خەڵکو بۆیە پێدەچێت دوجار ئەم چاکسازیە لەلایەن خودی گەلەوە لە ڕێگای هەڵبژارنەوە ئەنجامی بدات. فواد مەسووم سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاندووە هەڕەشە و کردەوەکانی تورکیا دژ بە شەنگال بە تەنها هەڕەشەنین بەڵکو و مەترسی جددین دەبێ حسابیان بۆ بکرێت. شەنگاڵ و بەشێک لە ناوچەکانی دیکەی باشووری کوردستان کە ئێستا کەوتۆتە ژێر هەڕەشەی جددی دەوڵەتی تورکیا لەسەر ئاستی باڵای عێراقیش ئەو هەڕەشانە بە مەترسی گەورە ناو دەبن بۆ داهاتووی شەنگاڵ. فواد مەسووم سەرۆک کۆماری عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی حەیاتی لەندەنی ئاماژە بەو مەترسیانە دەکات و دەڵێت ئەوانەی تورکیا ئێستا ئەنجامی دەدات بە تەنها هەڕەشەنین بەڵکو و مەترسیەکی جددین. سەرۆک کۆماری عێراق ئاماژەی بەوەش کردووە کە داگیرکردنی شەنگاڵ ئەگەرێکی نزیکە وەک چۆن عەفرینی داگیر کردووە هاوکات نیگەرانی خۆشی لەبارەی هێرش و لێدوانی بەرپرسانی تورکیا دەربڕێ. ڕۆژی 23 مانگ بەڕێوەبەرایەتی کۆما جڤاچێن کوردستان کەجەکە بڕیاری کشانەوەی گەریلاکانی لە شەنگاڵ دەرکرد و ڕەشی گەیان کە ئەوانە ئامانجی خۆیان لە شەنگاڵ پێکاوە و ئیتر کاتی ئەوەیە کە هێزەکانیان لە شەنگاڵ بکشێنەوە. فواد مەسووم هاوسەرۆکی کۆماری عێراق دەڵێت ئەم بڕیارە ئیتر هیچ بیانوویەکی بۆ تورکیا نەهێشتەوە کە بە بیانووی گەریلاکان هێرش بکاتە سەر شەنگاڵ. هاوکات ڕەشی گەیاندووە کە ناکرێت هیچ هێزێکی بێگانە بێتە شەنگاڵ و ئەو شوێنە
داگیر بکات. ڕۆژی دەیمانجی ڕابردوو سوپای تورکیا لە ڕێگەی فڕۆکەوە بە سەدان چەکداری گواستەوە بۆ خاچی باشووری کوردستان و لە سەربازگەکانی جێگیری کردوون. لە ئێستاشدا بە قوڵایی 20 کیلۆمەتر هاتۆتە ناو خاچی باشوورەوە. هەڕەشە و بەردومانەکانی بۆ سەر هەرێمی کوردستان و شنگاڵ چڕتر کردوێتەوە. ئەو تانەی سەرۆکۆماری عێراقیش لە دوایی ئەو ڕووداوانەوە بە یەکەم لێدوانی ئەو دادەنرێت و تا ئێستا نە حکوومەتی عێراق و نە هەرێمیش هیچ هەڵوێستێکی جددیان لە بەرامبەر هەڕەشە و بەردومانەکانی تورکیا نەبووە. بەڵێ لە مژاری شنگالەوە دێنە سەر مژاری کەرکووک چەند سەرچاوەیەکی هەواڵ ئاماژە بە گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ کەرکووک دەکەن. تورکیا و پارتە پاشکۆکانی لە کەرکووکیش دژی گەڕانەوەکەن. دەوترێ گەڕانەوەی پێشمەرگە نەک تەنها بۆ کەرکووک بەڵکو بۆ تەواوی ناوچەکانە کە مادەی 140 دەیانگرێتەوە و پێویستیشە ئەو گەڕانەوەی هەبێ چونکە پاراستنی ئاسایشی ئەو ناوچانە بەتەنها لە ئێستادا بە حکوومەتی عێراقی ناکرێت. کەرکووک ئەو شارەی کە بە درێژایی مێژوو بۆتە چەقی ململانەکان بە جۆرێک ئەو شارە کوردیە هەر کاتێک کورد دەسەڵاتی تێدا زیاد بوو بێ ئەوە کراوەتە قوربانی ململانی نێوان لایەنە سیاسیەکان. سەرباری هەڕەشەکانی تورکیا لەسەر و شارە ئێستا لایەنە تورکمانیەکانی کەرکووک لە هەوڵی زیادکردنی دەسەڵاتەکانی خۆیان و دەیانەوێ پێگەی کورد لە کەرکووک بەهێزتر بکەن. لە تازەترین پێشهاتیشدا سەرۆکی بەرەی تورکمان ڕێگەیان کە ڕێگا نادەن هیچ هێزێکی کوردی بێنەوە ناو شارەکە. ئەرشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەبارەی هەوڵەکان بۆ گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ ئەو ناوچانەی دەرەوەی ئیدارەی هەرێم وتی ئەوان هەموو ڕێگایەک دەگرنە بەر بۆ هەڵوەشانەوەی ئەو هەوڵانش ڕێگەش بە پێشمەرگە نادەن بێدەوە ناو کەرکووک. ئەو لێدوانەی سەرۆکی بەرەی تورکمانی لە ئێستادا کۆمەڵی خوێندنەوەی سیاسی هەڵدەگرێ بە جۆرێک بەشێک لە چاودێرانی سیاسی ڕایان وایە کە تورکیا لە پشت ئەو مەسەلەیەوە بێت ئەمە بکات بە بیانوویەک بۆ هێرشکردنی سەر کەرکووک. ماوەیەکە تورکیا هەڕەشە لە شنگاڵ دەکات و چاویشی لە کەرکووک هەیە. ئەو لێدوانەی بەرەی تورکمانیش هاوکاتە لەگەڵ لەشکرکێشی و بەردومانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەرخاچی هەرێمی باشووری کوردستان. لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە ڕێفراندۆمەکەی هەرێم ڕەوشی ناوچە دابراوەکانی بە کەرکووکیشەوە ئالۆزتر کرد. بە جۆرێک هێزەکانی پێشمەرگە بارگای حیزبە کوردیەکان لە کەرکووک و دووسخورمەت و چەند ناوچەیەکی دیکە دەرکراون. وتەکانی سەرۆکی بەرەی تورکمانی لە کاتێکدایە چەند ڕۆژێکە دەنگۆی گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ئارادایە بۆ ناوچەکانی خۆیان. بەڵام ئەرشەد ساڵحی جەخت دەکاتەوە لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە هەوڵدان ڕێگری لە گەڕانەوەی پێشمەرگە بگرن. بەڵێ بۆ قسەکردن لە سەر مەسلەی کەرکووک گەروە هەڕەشەکانی تورکیا بۆ سەر کەرکووک و بۆ سەر شنگال بەڕێز بورانی حاجی سلێمان سەرنووسەری ڕۆژنامەی هەواڵمان ئێستا بە تەلەفۆن لە کەرکووکەوە لەگەڵدایە. کاک بورانم کاتت باش، زۆر بەخێر بێن بۆ گەشتی هەواڵەکان. سەرەتا لە مژاری پێشمەرگە بۆ گەڕانەوەی کەرکووک لەوە دەست پێ بکەین ئایامە تا چەندە ڕاستە دەوترێت لە ئێستادا هێزێکی تایبەتی پێشمەرگە لە کەرکووکن، ئایا شتیوە بە بەڕێستان گەشتووە؟ بەڵێم کاتتان باش، کاتێ بینێرانی ئەوش باش. دیارە ئێستا پرسی گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە جێناکەوتەکان بە تایبەتی بۆ شاری کەرکووک پرسیەکی هەمکەیی و بە جدی باسی لێوە دەکرێت و وەک کوردەڵێت هیچ دووکەڵێک بەبێ ئاگر نابێت، کەواتە ئەمە ئەساسێکی هەیە و خەبەرەکە وجودی هەیە. بەڵێ لە ماوەی ڕابردوودا ئەوەی ئەو زانیارە وەک بەپی ئەو زانیاریان لای منە و بە دوواداچوونم بۆ کردووە حکوومەتی عێراق سەرەتا ڕازی بووە کە تەنها لەسەر ئاستی ئەفسەرەکان پێشمەرگە بەشداری ژوورە هاوبەشەکان بێت، بەشداری ژووری عمەلیات بێت لە ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی لە کەرکووک. بەڵام کورد ئەو پێشنیاری ڕەت کردبووە لەبەر ئەوەی تەنها وجودی
ئافسەری پێشمەرگە بەس نییە بۆ دڵنیاکردنەوەی خەڵکەکە بەس نییە بۆ ئەوەی تۆ لە هەڵبژاردننیدا هاتوودا پیلانجیێڕی دش بە کورد نەکرێت بەس نییە بۆ ئەوەی کورد بە ڕێژە و قەباری خۆی بەشدار بێت لە بەڕێوەبردننی ئەو ناوچانە دوا بەدوای ئەوە پێشنیارێکی ئەمریکی دەست پێشخەریەکی ئەمریکی هاتۆتە ئاراوە فشار دەخاتە سەر بەخا و داوای لە هەرێم کردووە هەڵوێستەکانیان یەک بخەن بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە و لەگەڵ بەها دانیستان کەنەوە بڵێ نێوەنجگیریەکیان لەگەڵا دەکات و تا ئێستاش سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق عەبادی جۆرە نەرمیەکی نواندووە لەو ڕۆوە بەڵام هەتا ئێستا بەڕەسمی نەگەیشتنەتە هیچ ڕێککەوتنیاک و ڕەنگە ژێر بەژێر ئەلبەتە کاک بۆران ڕێبوارتەها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ لەو چوارچێوەیەدا کە ژووری هاوبەش پێک بێ لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە پێشوەچوونی باشە بۆ ینی حتمما شتێگە حکوومەکو بەڕێزی ئاماژەت پێدا حکوومەتی عێراقیش لەو چوارچێوەدا هاتوۆتە نێو گفتوگۆکانەوە بەڵام دەوترێت لەم سەروبەندەدا لایەنگەلێکی کوردیژەن کە نایانەوێت پێشمەرگە بگەڕێتەوە کەرکووگای شتی وا هەیە یاگەر هەیەشتەوە کارەکەی چییە؟ بەڵێ وەک لە سەرەتا باسم کرد ژوورە هاوبەشەکە وەک بڵێ کارێکە یەکلایی بووەوە کە هەر دەبێ بکرێ بەڵام باس لە قەبارەی ئەو هێزە کوردیە باس لە قەبارەی هێزی پێشمەرگێ لە چوە هەبن و چەند هەبن چۆن هەبن ئەوە هەتا ئێستا کورد بۆ گەڕانەوە بۆ ئالیەتی پێش 2014 کە پێڕەوەکرا پێکهێنانی هێزێکی هاوبەشەوە هێزی شێری ئاڵتونی کە شەوید شێرکۆ فاتح شوانی سەرکردایەتی ئەو هێزەی دەکرد هێزێکی هاوبەش بوو دروستکرا بوو پێشتر بوو ئەو ئالیەتەیە و بەتاکید من بەپێی زانیاریەکان کە هەیە لایەن هەیە کە بە چایەکی پۆزیتیڤانە ئەرێنیانە نەڕوانێتە ئەم پرسە وە پێی باش بێت ئەم پرسە لە ئێستادا نەبێتە دەستکەوتێکی انتخابی بۆ لایەنێکی دیاریکرا و بە تایبەتی لەو شوێنانەی کە خۆی بایکۆتی کردووە ئەم پرسە تەعجیل بکرێت دوا بخرێ بۆ دوای هەڵبژاردنەکان و ئەو کاتە پێشمەرگە بینەوە بەڵام هەر بە پێی زانیاریەکان ئەو پرسەش چارەسەر کراوە ئەو لایەنەش نەرمی دواندووە لەو هەوڵسی هاتێتە خوارەوە چونکە پرسەکە گژیر کراوە بەوەی لە شنگالەوە هەتا جەلەولا ئەم هێزە هاوبەشانە هەبێت ئێستابات لەو ئالیەتاکرێ کە ئەوەش سوودی بۆ خۆشی تیا دەبێت بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا ئەیش هاتۆتە ژێرباری ئەم پێشنیار ئەمریکیەوە زۆر باشە ئەم گەڕانەوەی هێزی پێشمەرگە و پێگەێنانی ژووری چالاکی هاوبەش تا چەندە کاریگەری دەبێت بۆ وەستانەوە لە دژێ وەڕەشانەی کە تورکیا لە شنگال و کەرکووکیان دەکات بەتاکید وەک دەزانین دەوڵەتی تورک خەونی لە مێژنیەتی بگەڕێتەوە ئەوەی لە چوارچێوەی اتفاقیەی یەکلایکردنەوەی چارەنووسی ویلایەتی موسڵ لە دەستێنەوە جارەکرد بەدەستی بێنێتەوە دەیەوێت بە هەر شێوەیە بێت و بە ئاشکراش باس لەوە کات کە ئەتوانێت پەلبەهایەتە بگاتە کەرکووک وابزانین زەمینەش لە زۆر ڕۆ لەبار بووە بۆی پێشار لەبەرەوەی تا ئێستا چەندین بنکە و بارەگایان لە هەرێمی کوردستان و تەنان لە دەرەوەی و لە ناوچەی باشی پشتوانیانە تەواجدی عسکەریان هەبی ئەم بەڕاستی مەترسیەکە بۆ سەر هەرێمی کوردستان بێگومان پێکهێنانی ئەو هێزە هاوبەشە پێش لە ئەجندا تورکیەکە ئەگرێ کە ئەوێت لە ڕێگای خەڵکی تایبەت بەخۆیەوە جۆرە ئاشوبێت لەو ناوچانە بخڵقێنێت و دواتر بێوێت وا بشاندە کە تورکمان لەو ناوچانە مستهدەفن کراونەکە ئامانجوو بۆ ئەوەی ڕەواییەک بە دەستوەردانە سەربازیەکانی لە ناوچەکە بدا هەروەک چۆن ویستی لە شنگال پاساو بهێنێتەوە بەڵام خۆشبەختانە بە هەستکردن بە گەورەی پیلانەکە هێزەکانی پەکەکە تاکتیکێکی وایان بەکارهێنا بەرامبەر بە تورکیا توانیان ئەو فەشەل بەو پیلانە تورکیە بهێنن و هیوادارم وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ بەغدادا بکەن و ناشێنە جۆرە ڕێکەوتنیەک بۆ ئەوەی لە هەموو ناوچەکان پەل بە پێش بە پەلهایشتنی تورکیا بگیرێت
بەڵێ باشە بەڕێز بۆرانی حاجی سلێمان سەرنووسەری ڕۆژنامەی هەواڵ لە کەرکووکەوە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاتێکی خۆش بۆ بەڕێستە. بەڵێ لە کەرکووکی خۆشەویستەوە دەچینە عفرینی واری بەرخودان بەداخەوە لەوێ لە عفرینی داگیرکراودا سپا و ئەرتەشی تورک و تاقمەچەتەکانی لە ڕەشبگیری هاوڵاتیانی مەدەنی بەردەوامن بە گوێرەی ئەو زانیاریانەی بەدەست خراون لە نوێترین ڕەشبگیریدا 45 هاوڵاتی دەستگیر کراون و تا ئێستاش چارەنووسیان نادیارە. سوپای داگیرکەری تورکیا و پاشکۆکانی لە عفرین بەربوونەتە گیانی ئەو خەڵکە و دەستیان کردووە بە گرتن و بێسەر و شوێنکردنی هاوڵاتیان بە تایبەتیش ئەو گەنجە کوردانە کە نەیانتوانیوە دەرباز بێت لە عفرین ماونەتەوە. لە کۆنترین حاڵەت تیژدا دوێنێ چەکدارانی تورکیا لە عفرین ژمارەیە گەنجیان گرتووە و بە بەرچاوی هاوڵاتیانی شارەکەوە بردوونیان. بە جۆرەی زانیاریەکان ئەو گەنجانە سەرجەمیان کوردن و ژمارەیان 45 کەسە تا ئێستاش نەزانراوە بۆ شۆ براون چارەنووسیشیان نادیارە. سەرچاوەکان باز لەوە دەکەن کە چەکدارانی تورکیا چەند ڕۆژێکە بە توندی دەستیان کردووە بە گرتنی هاوڵاتیانی شارەکە بە بیانووی پەیوەندی بوونیان بە پەیەدا، بەڵام لە ڕاستیدا ئەو کەسانە هیچ پەیوەندیەکیان بەو پارتەوە نییە بەڵکو خەڵکی کاسبن. گرتنی ئەو کۆمەڵە گەنجە لە کاتێکدایە کە پێشووتریش سەرچاوەکانی ناو ئەفرین ڕایان گەیاندبوو چەکدارانی تورکیا و سوپای بەناو ئازادی سووریا هەڵدەکوتنە سەر گەڕەکان و پیاوەکانیان دەگرن و ماڵەکانیشیان تاڵان دەکەن. هەروەها تا ئێستاش ژمارەیە کچی کورد و گەلی ئێزیدیان ڕفاندووە و دەست درێژیان کراوەتە سەر. لەلایەکی دیکەوە دارە زەیتونەکان دەبڕن و دایان سووتێنن، هاوکە شوێنە پیرۆز و مێژوویەکانی ئەو شارە دەڕوخێنن. لەبارەی گۆڕینی دیموگرافیای ناوچەکەشەوە ئێستا تەنها بڕیار نییە بەڵکو بە شێوەیەکی کردداری تورکیا دەستی کردووە بە گۆڕینی دیموگرافیای عفرین و کەسوکاری ئەندام و چەکدارەکانی سوپای بەناو ئازاد و گروپەکانی دیکەی هێناوەتە عفرین و لە ماڵە کوردەکان جێگیری کردوون. لە کانتۆنی شەهبا کۆچبەرانی عفرین بەهۆی گەمارۆی ڕژێمی تورک و تاقمەچەتەکانی و گرفتاری چەندین کێشەن لەوانەش کەمی ئاوی خواردنەوە. خەڵکی عفرین کە بەهۆی هێرشە داگیرکاریەکانی تورکیا و پاشکۆکانیەوە ئێستا ئاوارەی ناوچەکانی دیکە بوونەتەوە لە دۆخێکی خراپی ژیان کات بەڕێ دەکەن. ژمارەی زۆری ئاوارەکانیش وای کردووە کە بەرپرسانی کانتۆنی شەهبا نەتوانن هەموو پێداویستەکانی ژیانی کۆچبەرانی عفرین دابین بکەن. هاتنی وەرزی گەرما و بێ ئاویش هاوڵاتیانی زیاتر نیگەران کردووە. زەهرا حاج موسا بەرپرسی پەیوەندەکانی گەل لە شارەوانی فافین ئاماژە بەوە دەکات بەهۆی نەبوونی توانای شارەوانیەکەیانەوە لە ئێستادا ناتوانن پێداویستەکانی سەرجەم هاوڵاتیانی عفرین دابین بکەن. بۆ پێی لە پێشتریشدا هەرێمی شەهبا لە وەرزی هاویندا گرفتی کەمی ئاویان هەبووە، بەڵام ئەوان وەک شارەوانی هەموو هەوڵێکیان خستۆتە گەر بۆ دابینکردنی پێداویستەکانیان. 10,000 نازح صار عندنا ما نلحق مي لهالناس هين. تەنها لە سنووری شارەوانیەکەمان 10,000 پەنابەرمان هەیە. ئەمەش ڕێژەیەکی زۆرە لە توانای هاوکاریەکانمان بەدەرە، بە تایبەتیش ئاو. ناتوانین لە ئێستادا بە ئاسانی ئاو دابین بکەین. سەرباری ئەوەش ئێمە لە سەعات 7 بەیانیەوە تا 8 ئێوارە دەوام دەکەین، بەڵام هیچ لایەنێکی دنیا هاوکاریمان ناکات. ڕۆژی 8 ئادار بە هۆی داگیرکردنی عفرینەوە لەلایەن دەوڵەتی تورکیای داگیرکەر و پاشکۆکانی بە سەدان خەڵکی ئەو شارە زێدی خۆیان بەجێ هێشت و ئاوارە بوون. ئێستا ژمارەیەکی زۆر لەو پەنابەرانە لە دۆڵ و دەشتایەکاندا شەوانە ڕۆژ دەکەنەوە. جگە لە کانتۆنەکانی جەزیرە و فرات و خەڵکی ناوچەکانی دیکەی ڕۆژاوا و باشووری کوردستان هێشتا کەس هاوکاری ئەو پەنابەرانەی نەکردووە. هاوڵاتیانی عفرین ژیانی ئاوارەیش کۆڵی پێ نەداون. سەرباری ژیانە سەختەکەیان سەرقاڵی خۆڕێخستنەوەن بۆ پشتیوانیکردنی شەڕوانان لا قۆناغی دووەمی بەرخودانی سەردەمدا. سیدۆ هاوڵاتیەکی عفرینە و نمونەی یەکێک لەو هاوڵاتیانەیە کە ئێستا بە هاوکاریکردنی شارەوانی هەرێمی شەهبا لە خەباتکردن بەردەوامە. ئەم خودانەوەی جوات خودانەوەی وڵاتیە ما دەلا چ بکە پرسگەرێکمە هەدەیان و حتىش دەستی مەدە کار ئەمێ بکە و ماکری و ئەمێ بکن ئەمێ بکە حتى دەوێ نقطە خونی جۆری مەدە هەیە تو پرسگەرێک تجاری ژمار دەرناکەوە یعنی گۆشبەری بڵات شێ ببە مشکلە تنە ژمارە بە دەگەلی کورد نه فەرمانەیەک هەفتەی 4 فەرمان سەری کورداقەت یانە ماژوێ بووە ئینام هەبە. خەڵکی عفرین لە ئاوارەیشدا جگە لە بەرپرسانی ڕۆژاوا کەس بە دەنجیانەوە ناچێت، بەڵام لەو لای عفرینەوە ڕۆژانە کاروانی هاوکاریەکان لەو پەڕی دنیاوە دەگەیەندرێتە غوتەی ڕۆژهەڵات.
ئەوە تا لێرەش ئەفرین هەیە کەچی کەس نایان بینێ. پارلەمانتارانی سویسرا داگیرکردنی عفرین لەلایەن تورکیا و بە پێشێلکاری یاسای نێودەوڵەتی دەزانن هاوکات داواش لە حکوومەتی وڵاتەکان دەکەن چیدی چەک بە تورکیا نەفرۆشێت. گوێل برنارد پەرلەمانتار لە فراکسیۆنی پارتی بۆرژوای دیموکراتی سویسرا پرۆژە یاسایەکی پێشکەشی ئەنجومەنی فدرالی وڵاتەکەی کردووە و داوای کردووە چەک و کەرەستەی سەربازی بە تورکیا نەفرۆشێت. ئەو پرۆژە یاسا پێشنیارکراوە لەلایەن 22 پەرلەمانتار لە حزبە چەپ و ڕاستەکان واژۆ کراوە. تێیدا باسیەوە کراوە دەوڵەتی تورکیا لە ئافرین هاوڵاتیان دەکوژێ بە ئاشکراژ یاسای نێودەوڵەتی پێشێل دەکات. لە پرۆژە یاسا پێشنیارکراوەکەدا داوا کراوە چەک و کەرەستەی سەربازی بە تورکیا نەفرۆشتێ چونکە تورکیا شەڕی سووریا قورس و ئاڵۆستر کردووە و لە ئافرین هاوڵاتیانی مەدەنی دەکوژێ بۆیە نابێت لەم دۆخەدا چەک و کەرەستەی سەربازی بە تورکیا بفرۆشرێ. هەر جۆرە فرۆشتن و پێدانی چەک و کەرەستەی سەربازی بە تورکیاش قبول ناکرێ. پارلەمانتارەکان ڕایان گەیاندووە فرۆشتنی چەک و کەرەستەی سەربازی لەو دۆخەدا بە تورکیا لە دژی دەستوری سویسرای فدراڵە. بەڵێ لە سووریا وڵاتانی زلهێزی ناوچەکە و جیان هەمویان کۆبوونەتەوە. لە ڕاستیدا دەتوانین بڵین لە ئێستادا شەڕێکی جیهانی سێهەم لە ئارادایە بۆیە ئەمریکا لەگەڵ فەڕەنسا لەلایەک کۆ دەبنەوە. هەروە ترامپ بڕیار دەدا کە هێزەکانیان لە سووریا ڕۆژاوای کوردستان نەکێشێتەوە. لەلایەکی دیکەشەوە سەرانی تورکیا و رووسیا لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە ئەنقەرە کۆبوونەتەوە پیلانگەڕی نوێ بە تایبەتی دژ بە گەلی کورد دەگێڕن. ئێستا ڕۆژهەڵاتی ناوین با کۆمەڵێک گۆڕانکاری و ڕووداوی نەخوازرا و تێدەپەڕێت. سووریا بە تایبەتی و تا ڕادەیەک عراقیش بوونەتە چەقی یەکلاکەرەوەی ململانەی وڵاتانی زلهێزی جیهان و ناوچەکە. گەلی کوردیش سەرباری ئەوەی هێڵی سێمی هەڵبژاردووە و خاوەن سیاسەت و پێگە و ڕۆڵی سربەخۆی خۆیەتی لە ناوچەکەدا کەوتۆتە نێوان بەرداشی وڵاتانی زلهێز و بەرژەوەندیەکانیان و ئەوەش دووچاری زیانی کردوتەوە. بە جۆرێک هەر وڵاتە و لە پێناو بەرژەوەندیەکانیان مامەلە لەسەر کورد و خاکەکەی دەکەن و پیلانجێڕی لە دژی ئەنجام دەدەن. لەو چوارچێوەیەشدا هەر سێ سەرۆکی رووسیا و ئێران و تورکیا لە ئەنقەرا کۆبوونەوە و گوایە با قسەی خۆیان باسییان لە چارەسەری کێشە و ئاڵۆزیەکانی سووریا کردووە. کۆبنەوەکەشیان با درێژکراوی ئەو پیلانجێڕیە ناو دەبرێت کە لە ئێستادا لە دژی گەلانی ناوچەکە و بە تایبەتیش گەلی کورد بەڕێوە دەچێت. لە یەکەم کاردانەوەشیدا وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ئەو کۆبنەوەی بە لووتکەی جەنگ ناوبردوو ئاماژەی بەوەشدا کە ئەو سێ وڵاتە لا ڕووی سەربازیەوە لە شەڕی سووریا تێوەگلاون. نیلسن ئانین وەزیری دەوڵەت لە وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا پاش کۆبنەوەی لووتکەی ئەنقەرا بە تۆڕی میدیایی ARD ئەڵمانی ڕاگەیاند کە لە ڕاستیدا ئەو کۆبنەوەیە لووتکەی جەنگ بوو. وتیشی کۆبنەوەکانی سەرۆکی ئەو سێ وڵاتە تا ئێستا ناومێدکەرە و هیچ خزمەتێک ناگەیەنێت بە چارەسەری سیاسی دۆخی سووریا. لا تازەترین هەڵوێستیشیدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پاشگەزبوونەوەی خۆی لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا ڕاگەیاند کە پێشتر ڕایگەیاند بوو هێزەکانیان لە سووریا دەکشێننەوە. دوای کۆبنەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لەگەڵ ترامپدا کە تایبەت بوو بە پرسی هێزەکانی ئەمریکا لە ناوخاچی سووریا و تاوتوێکردنی شەڕ لە دژی داعش، ترامپ بڕیاریدا بەمانەوەی هێزەکانی ئەو وڵاتە لە سووریا و بەردەوامیش دەدات لە شەڕی دژ بە داعش. لەلایەکی دیکەوە نووسینگەی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند هەریەکە لە ئەمریکا و فەڕەنسا پابندن بە لە ناوبردنی داعشەوە و نابێت هیچ شتێک سەنجیان دوور بخاتەوە. هەموو گۆڕانکاریانەی لە 24 کاتژمێری ڕابردوو ڕوویان داوە بە تایبەتیش هەڵوێستی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا وەک سێ دەوڵەتی زلهێزی دنیا هاوکات بوو لەگەڵ کۆبنەوەکانی نێوان تورکیا و ئێران و رووسیا لە ناوچەکەدا. بەڵام تا ئێستا ڕوونیە ئاراستەی پیلانجێڕەکەی سەر گەلی کورد و گەلانی ناوچەکە بەرەوچێ هەنگاو دەنێت. لەسەر ڕووبەری 53 هێکتار دەست بە دروستکردنی زانکۆی کۆبانێکرا. لا شاری کۆبانێ واری ئەفسانە و داستانەکان لا کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بە ئامادەبوونی بەڕێوەبەرانی شارەکە و خۆسەری دیموکراتی هەرێمی فورات دروستکردنی گەورە زانکۆی شارەکە بە ناوی کۆبانێ ڕاگەیەندرا. لەو بارەیەوە سەرپەرشتیاری پرۆژەکانی ڕۆژاوای کوردستان
چۆمان کەنعانی کە هاوکات سەرپەرشتیاری دروستکردنی زانکۆی کۆبانیە با فرات نیوزی ڕاگەاند پرۆژەی دروستکردنی زانکۆی کۆبانێ بە هاوکاری هەواڵان لە ڕێکخراوی هێوی فاوەندیشینی ڕۆژاوای کوردستان و خۆبەڕێوەبەری ویلایەتی خۆسەری فرات و بەشێک لە تێچوەکەی با سپۆنسەری ئیبراهیم ئەحمەد فاوەندیشین دەست بە دروستکردنی کرا هیواشی خواست بتوانن بە پشتیوانی گەل لەم پرۆژەیەدا سەرکەوتوو بن کەنعانی وتیشی بەگشتی زانکۆی کۆبانێ لە سەر زەویەک بە ڕوبەری 35 هەکتار بنیاد دەندرێت و 5 بەشی گەورە لە خۆ دەگرێت ئەمەش بەشی یەکەمیەتی کە 2 باڵەخانە لە خۆ دەگرێت هەر باڵەخانەیەکیش لەسەر ڕوبەری 5,000 متر دروست دەکرێت و لە 3.5 پێک دێت چوار بەشەکەی دیکەش لە پلانیاندایە ئەگەر توانرا بە زوویی بودجەی بۆ تەرخان بکرێت ئەوە کارەکانی دروستکردنی ئەوانیش دەست پێ دەکات لەبارەی بەشەکانی خوێندن لە زانکۆی کۆبانێ سەرپەرشتیاری پرۆژەکانی ڕۆژاوای کوردستان ڕایگەیاند قۆناغی یەکەمی زانکۆی کۆبانێ لە چەندین بەش پێک دێت لەوانش بەشەکانی ئەندازیاری و پیشەسازی کۆمپیوتەر و تەکنەلۆجی سەردەم پزیشکی ئەندازیاری فیزیا و کیمیا لەگەڵ تەواوبوونی کارەکانی زانکۆکەش بۆ ساڵی یەکەمی پرۆسەی خوێندن 5,000 خوێندکار وەردەگیرێت هەر شاد و بەختەوەر بن.